ئەوڕۆ باز لە دۆستێکتانەوە دەکەم کە ڕەنگ بێ دەبێتە دڵخۆشی و بۆ هەندێک خەڵک. بەڕێزن تا ئێستاکە زیندانیانی شەڕی ناوە خۆماون من بەرپرسم لەو قسەیە. هاوکات پارتی وێچێتی هیچ قیان بەیەک نییە. تا ئێستا دەیان کەس یەکتریان لایە ئامادەنین لەیەک حکوومەتن ئەو چەند کابینێ پێکەوە دروستکەن چۆن لە دزی هاو باشن بەڵام لە دیاریکردنی چارەنووسی ئەوە هەر یەکە و هەندێک خەڵکی لای خۆی هێشتەوە بەرپرسمەوە. بیرتانە لەگەڵ عەقیدەی پاراستن بە ناوی کاک شێروان سمێڵ لقاءمان کرد. دوای ماوەیەک زیندانی سپیلک نەما ئەڵێن و بەرپرسی زیندانەکە کە ناومان باس کرد ڕۆژە گوتیان خۆی کوشت بەس بۆ ئەوەی دۆسیەکە شوم بزربی. دوو پارتیش زۆر زیندانی نهێنی یەکێتی هێشتا مایە خەڵک هاتە دەرێ ئەڵێ زیندان هەیە بۆ دیتیت ئاگام لێ بووە بۆیە ناوێرن بەریامدەن. لە کاتێکدا کەریم سنجاری بەیاننامەی دەرکرد بە ناوی وەزارەتی ناوخۆ گوتی ئەوی ئازاد نەبووە ئەنی نەمایە درۆ دەکەن بەڕوان پێ بکەن. من ئەوڕۆ هەندە شتان و باسەکەم. یەکێتیش وەکو پارتی کۆمەڵک زیندانی نهێنی هەیە دەستگای زانیاری سەرپەرشتی دەکات. پێشتر خەسرەوگوڵ سەرپەرشتی دەکرد. خەسرەوگوڵ داوان چەند زیندانێکیان بە من گوت ئەمن ئەخلاقیەن هەمووی باس ناکەم لە بەباری ئەمنیسکۆ هەیە داعشی لێیە نامێ یانیان دەشت پرۆسی ئەمنی قەومی کورتەوە چاو دەکەم لەو شتانە بەڵام لە بواری پێشەلکاری مافی مرۆڤ و تاوان و کە بە چاقک بەدەیان کەستان شوم بزر کردیە وا پیشاندارەکە نەمانە لە کاتێک دەمانە دەزانن هەریەک لەوانە بەرەبابەتی هەیە بێویژدانینە یعنی ئەو جەلادانە مناڵی خۆیان خۆش دەوێ باوکو برای خۆیان خۆش خەڵکی وەکو ئێوەیە بێویژدانینە. لەو ڕوانگەوە باسەکەم بە هیوان بە دوچوون بکرێ زیاتر من دەزانم قورسە خەڵکێکە ڕۆ نەوێری باسی لالەزار بکە خەڵکەکە ڕۆ نەوێری باس لەو راپۆرتە گرنگەی ئۆسسR پێ بکاتن یەک میدیا و حیزب لە گەرمەی انتخاباتە نەوێرانە تا ئێستا خۆیان لێ بدەن ڕەبە خەبەرەکە و نەقڵ دەکەی کارە ساتە. بەرهەڵ بەڕێزان لا ئەزمەر من مەوقعەکەی ناڵێم 30 بۆ 40 کەسەکەیە کە بەشەشانی داعشن تەنسیقیانەکە داعشە بووە و کوردن و یانی ئەو مشەکەلە بەڵام خەڵکی پارتیش دەدایە خەڵکی کەش دەدایە لە ئەزمەر هەیە بەس مەوقعەکەی ناڵێم بەس لە ئەزمەر هەیە لە سزنی دەستگای زانیاری هەیە لە هەردوو ئەو شوێنە دێراوی سەرپەرشت دێراوی کوڕی شێخ جەمال کە هیچ نییە بەس لەبەر ئەوەی کابراایکی ماستاوچی ماڵی تاالبانی هێرۆی و پاڤلیە ئێستا کە مدیر مەکتەبەکە دێراو سەرپەرشتی دەکە بۆ زانیار پێشتر خەسرەوگوڵ سەرپەرشتی دەکرد. دەستگا هەیە لە دەستگاش هەیە هاوکات لە ماڵی خەسرۆگوڵ تۆ ڕۆژێک یەک ڤیدیۆی کاملت دەوێت برا ڕۆچ خیانەتەکەت کردیە کاکە مەلا مستەفا یەک دوو دەی کردیە بە شەرەفم ئەو خەسرۆگوڵە دەیان دیموکرات و کۆمەڵی کوشتی دەیان دیموکرات و کۆمەڵە و زیندانەشی هەیە لە خانوەکەی توی مەلک کە دیموکرات و کۆمەڵی تێدایە و دەیانی کوشتە لە بۆ ئێران خیانەتی زۆر گەورەت کردی هەر ناوی مەلا مستەفای بەتە بە جدیمە دەیان سلێمان مەعینیت کردی دەینە سەر ڕۆژێک هاوڕێیان هاورکات لە خێوەتەش بە خۆتان دەزانم من شوێنەکانیش دەزانم بەس ئەخلاقیان باز ناکەم لەوێ سەتانوهەتی ئەوانەی گیراون مەفقوداتی پارتینە باشە ینی لە مەفقوداتی شەڕی ناوەخۆنە پارتینە لەوێن دەرن لە 31 ساڵ لە بۆ ئەوەیە بەرپرسیشم لەو شتانە باشە ینی من دەقیقم لەو زانیاریان خەڵکی پارتی لێ پارتیش بە هەمان شێوە دەیان کەوادیر و بەرپرسی یەکێتی تا ئێستا ئازاد ناکە ئەوانە لە دزی پێکەوە شریکن لە هەموو شتێک دەکەن بەڵام بیان بینن چەندە بێ ئەخلاقن ڕۆح هەر یەکە لەوانە بەرە بابەک چاوەڕێیتی چاوی لە دەرگەیە دەیان ژن دەیان مناڵ گەورە بوو ئەوەندە بێویژدانن خەم ناخۆن بڕوان پێ بکە ڕۆژگارێک دادێ بزانن لەوەی سید نەخراترە یان ناوی سووریای باسەکری ئەوەی پارتی یەکێتی بەو میلەتەیان کردیە بەعس نەیکردیە باز بە ئاشکراتی دەیگرت
تەواو ئەعدامی دەکرد تەرمەکەشی وەرد نەدەداوەیان دەیداوە ئەوانە کاکە ینی کەس نازانی لە پارتی و یەکێتی تا ئێستاکە قوربانی شەڕی ناوە خۆمایە بەشەشیان کوشتینە بەس بەشەکمانە باشە ئەوەی سپیچ پارتیمان گوت ئەوەی یەکێتیش ڕۆژگارێک دادێ ئەوانە ئەگەر نەکوژێن وشی ماڵی فاخیر مێرگە سۆری بزانە هەموو بە زیندیتی دێنە دەرێیانە ئەوانە لۆ شەڕی لۆ دزی هاوبەشن لە حکوومەت سوڵتە هاوبەشن لە هەموو شتا بەشن بەس لە ڕزگارکردنی ڕۆحی ئینسان کورە کادیری خۆیان ئەی هاوار کادیر و بەرپرسی خۆیان خەمیان لێ ناخۆن هەرویستمەوە بزانن 4 زیندانی نهێنی هەیە خێوەتە ئەزمەر زیندانی دەستگای زانیاری زیندانی ماڵی خەسرە و کوڕ کاتش خۆش